بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە پەرتووکی 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا. خۆشەویستان، لە دەرسی پێشوو باسی پێناسەی خوشوعمان کرد و هەروەها جۆرەکانی خوشوع و جێگای خوشوع لەکوێدایە و هەروەها حکمی خوشوع ئەو بابەتانە بوو کە لە دەرسی پێشوو باسمان کرد. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە باسێکی تر کە لە پەرتووکەکە هاتووە. ئەوە بوو کە باسمان کرد شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ئەو هۆکارانەی کە دەبێتە مایەی زیادبوونی خوشوع یان نەمانی خوشوع ئەبنە دوو جۆر. یەکێکیان ئەو هۆکارانن کەوا دەبنە مایەی زیادبوونی خوشوع و بەهێزی دەکەن، و خاڵی دووەمیشی ئەو عارضانن ئەو مانیعانن کەوا خوشوع کەم دەکاتەوە، ئەبێ ئینسان هەوڵ بدات کە ئەو شتانە لە خۆی دوور بکاتەوە. خاڵی یەکەم چەند هۆکارێک لە خۆ دەگرێت. بەو ناونیشانە هێنایەتی الحرص على ما يجلب الخشوع ويقويه. سوربوون لەسەر ئەوەی کە چی خوشوع دەێنێت و چۆن ئەو خوشوعە زیاد دەکا و بەهێزی دەکات. پێش ئەوەی بچمە سەر هۆکارەکان، هەر چۆن پێناسەی خوشوعمان کرد، چونکە ناونیشانەکەی کتابەکەش بەو شێوازەیە 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا. ئازیزانم، ئەبێ ئێمە بەڕاستی بزانین مانای نوێژ چییە، گرنگی نوێژ چییە. هەر لە پێناسەی نوێژدا لە زمانی عەرەبی بە مانای دوعا دێت، بە مانای نزا دێت، و لە ئیستلاحی شەرعیشدا بەو مانایە دێت کەوا ئینسان عیبادەتی ئەڵڵا سوبحانە وتەعالا بکات بە ئەو قسانەی کەوا دیاری کراوە و بەو کردەوانەی کەوا دیاری کراوە و تایبەتە بۆ نوێژ. ئەوە پێناسەی نوێژە. بە چیش دەستی پێ دەکا؟ بە ئەڵڵاهو ئەکبەر دەستی پێ دەکا و کۆتایەکەشی بە سەلام تەسلیم کۆتایی بە نوێژەکە دێت. ئایا پرسیارێ بکەین بۆ نوێژەکەین؟ ئایا نوێژ هیچ گرنگیەکی هەیە؟ لە وەڵامدا دەڵێن گرنگی زۆر زۆرە نوێژ. وەکو ڕوکنەکان دووەم ڕوکنە لە دوای شەهادەتەوە دێت. ئەمە پلەپارەیەکی گەورەیە. و هەروەها ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەمری کردووە بە بەندەکانی کەوا نوێژ بکەن و پارێزگاریش بکەن لەو نوێژانە، وەکو دەفەرمێ حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. ئەمە بەڕاستی پلەپایەیەکی گرنگی نوێژە کە ئینسان ئەبێ پارێزگاری لێ بکە. و هەروەها نوێژ وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کۆتا وەسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئومەتەکەی بریتی بووە لە نوێژ. و هەروەها نوێژ عەمود و پایەیەکی گەورەی ئەم دینەیە، هەروەکو چۆن لە فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هاتووە رأس الأمر الإسلام وعموده الصلاة. ئەمە کەمێکە لە گرنگی نوێژ. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ ڕۆژانە مەوعدت هەیە لەگەڵ ئەڵڵا سوبحانە وتەعالا لە کاتە جیاوازەکان. اینجا ئینسان بۆیە
براستي أبي بو موعدة خوي آمادكات أبي لو نوێژە لەو کارە کە ئینسان ئەنجامی دەدات بەڕاستی ئەبێ خۆی بۆ ئامادەکە اینجا بۆیە ئێستا دەچینە سەرباسی هۆکارەکان. یەکەم هۆکار کە دایناوە الاستعداد للصلاة والتهيؤ لها، يعني ئینسان بۆ هەر کارێک کە بێ ئەنجامی بدات بەڕاستی ئەبێ خۆی ئامادەکە بۆی بۆ ئەوەی ئەو کارە بە جوانترین شێواز ئەنجامی بدات. ئەم خۆ ئامادەکردنە بۆ نوێژ بەچی دەبێت؟ یەکەم هەر لە سەرەتاوە کە کاتێک ئەو کەسەی کە بانگ دەدات کە بانگ دەفەرمێت ئەبێ ئێمە گوێ لەو کەسە بگرین و لە دوای بانگبێژ چی دەڵێ ئێمەش لە دوای بێڵێین. ئەوە خۆ ئامادەکردنە ئازیزەکانم کە کاتێک تۆ گوێبیستی ئەو شە جوانە دەبیت کە کاتێک بانگبێژ دەفەرمێ الله ئەکبەر الله ئەکبەر، ئەم وشەیە وات لێ دەکات کەوا ئێتە ئەم وشەیە وات لێ دەکات کەوا تۆ خۆت ئامادەکەی بچیت بۆ لیقایەک مەوعیدێکە لەگەڵ الله سبحانه وتعالى کە ئەکبەرە کە مەزنە کە عەزیمە. بەڵێ ئازیزەکانم ئەو وشەکانی تری بانگیش ئینسان ئەبێ بیڵێتەوە، ئەمە هەمووی چییە؟ خۆ ئامادەکردنە بۆ نوێژ کە وشەی تەوحیدی تایە، کە وشەی ئەوەی تایە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوایە، ئەو وشانەی تایە کە دەفەرمێت حەیە عەلە السەڵات، بانگت دەکات بۆ نوێژ بڕۆی نوێژەکانت بکەی، چ ئەوانەی کە پیاوە لە مزگەوت نوێژەکانیان بە جەماعەت بکەن و هەروەها ئافرەتان و خوشکانیش لە ماڵەوە خۆیان ئامادە بکەن کەوا حەیە عەلە السەڵات حەیە عەلە الفەلاحی تایە. بزانە چەند جوانە ئەو وشەیە. ئەم نوێژەی ئێمە بەڕاستی سەرکەوتنی تایە، بەختەوەری تایە، ئاسوودەیی تایە. بەڵێ ئازیزەکانم کاتێک ئینسان ئەم وشانە لە دوای بانگبێژ دەڵێتەوە بەڕاستی خۆی ئامادە دەکات بۆ شتێکی زۆر گەورە، بۆ شتێکی زۆر گەورە. و هەروەها لە دوای بانگەکەش دوعایەکی تایبەت هەیە کە ئینسان ئەو دوعایە بڵێت، وەکو سونەتێک ئەو دوعایە بڵێت. ئەو دوعایەش کە بریتیە اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. بەڕاستی ئەم دوعایەش مانای گەورەی تایە. ئینسان کە کاتێک ئەم دوعایە دەخوێنێت اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة، يعني ئەمە هەمووی وات لێ دەکات کە تۆ خۆت ئامادەکەی بۆ ئەو مەوعیدە گەورەیە کە لەگەڵ الله سبحانه وتعالى لە ڕێگەی نوێژەوە. باسی ئەو مەقامە دەکات کەوا بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تۆ ئەو دوعایە دەخوێنیت. اینجا دوای ئەو دوعایانە دەخوێنیت لە نێوان بانگ و قامەتە، ئەو کاتش کاتی ئیستیجابەی دوعایە. ئەمە هەمووی خۆ ئامادەکردنە. اینجا دوای ئەوە دەستنوێژ دەشۆی. خۆ ئینسان دەتوانێت پێش بانگەکەش دەستنوێژ بشوات، ئەگەر دوای بانگیش دەستنوێژ بشوە هیچ کێشەیەک نییە. ئەلموهیم ئەوەی کە گرنگ بێ ئینسان چەندێک پێشتر خۆی ئامادە بکە بۆ ئەو لیقایە هێشتا کەمان، چونکە لیقاەکە زۆر گەورەیە، زۆر مەزنە، جا بۆیە ئینسان ئەبێ خۆی بۆ ئامادە بکات. اینجا دوای ئەو ذیکرانە دەخوێنێت و ئەو دوعایانە دەخوێنێت کە یەکێک لەوانە أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين.
ئەمە لە کاتێک دوای دەستنوێژ ئەو دوعایانە دەخوێنێت ئازیزەکانم ئەمە هەمووی مانای هەیە، ئەمە هەمووی هۆکارە بۆ ئەوەی تۆ خۆت ئامادە بکەیت بۆ ئەو نوێژە گەورەیە. اینجا دوای ئەوە لە کاتی دەستنوێژە دەتوانیت سیواک بەکاربێنی، پێش ئەوەی بڵێ ئەڵڵاهو ئەکبەر سیواک بەکاربێنی. بۆ چونکە سیواک هۆکارێکە بۆ پاکردنەوەی دەم، ئەو دەمەی کەوا قورئانی پێ ئەخوێنی پاکی دەکەیتەوە. بزانە ئازیزەکانم، بزان ئەو نوێژەی ئێمە بەڕاستی ئاسوودەیی تێدایە، بەس ئێمە بتوانین ئەو نوێژە ئیدارەی بکەین. بەڵێ ئازیزەکانم، نوێژیش پێویستی بە ئیدارەدانە. هەر چۆن تۆ کارێک لە دنیا پێویستی بەوەیەکەوە ئیدارەی بکەی، ئەبێ نوێژیش بەڕاستی هەر لە سەرەتاوە هەتا کۆتایەکەی ئەبێ بزانی چۆن ئەو نوێژە ئەنجام دەدەین. چونکە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ دەربارەی سیواک، ئەو بەڕاستی ئەو سونەتەش وەک چۆن بڵێ ون بووە، لای زۆر کەم لە مسلمانان بەکار دەهێنرێت. جاجێی خۆیەتی ئازیزەکانم، هەر کەوا گوێبیستی ئەو فەرموودەی پێغەمبەر دەبین عەلەیهی سەڵات وەسەلام، دەست بەجێ سیواکێک بکڕین کە نرخەکەی 1000 دینارە، کەواتە هیچ نییە. بەڵام تۆ بەهۆی ئەو سیواکەوە هەم دەمت پاک دەکەیتەوە، هەم دەبێتە مایەی ڕەزامەندی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. باگوێبیستی ئەو فەرموودە بین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ طهروا ئەفواهەکم للقورئان، بەچی دەممان پاک دەکەینەوە بۆ قورئان؟ چونکە قورئان ڕێگایەکە کەوا لە ڕێگای دەمەوە دەردەچێت، جا بۆیە ئەبێ ئەو ڕێگایە بەڕاستی خاوێنی بکەین، پاکی بکەینەوە ئازیزەکانم. و هەروەها ئینسان بۆ ئەو لیقا گەورەیە ئەبێ ئێتیمام بە زینەتی خۆی بدا، بە جلوبەرگی خۆی بدات، بە لاشەی خۆی بدات. بەڵێ ئازیزەکانم، ئەبێ ئەو جلوبەرگە جوان بێت، پاک بێت. خوای پەروەردگار دەفەرمێ یا بەنی ئادەمە خودوا زینەتەکم عیندا کولی مەسجد، واتە کە کاتێک ئینسان دەڕوا بۆ مزگەوت بۆ نوێژ، با جلوبەرگەکەی پاک و پوختە بێ، با بۆن لە خۆی بدات، با بە جوانترین شێواز دەرکەوێت. ئازیزەکانم، وەکو باسم کرد، ئێمە بیرمان لای ئەوە بێ کە لە کاتی نوێژە ئەچین لیقا لەگەڵ ئەڵڵا دەکەین سوبحانەهو وتەعالە، لە بەردەم ئەڵڵا سوبحانەهو وتەعالە دەوەستین بۆ ئەوەی ئەو مناجات و گفتوگۆیە لەگەڵ ئەڵڵا بکەین سوبحانەهو وتەعالە. اینجا چەند جوانە ئینسان بەڕاستی ئێحتیمام و گرنگی بە جلوبەرگەکەشی بدات. بەڵێ خۆشەویستەکانم، ئەڵڵا سوبحانەهو وتەعالە لە هەموو کەس زیاتر ئەبێ ئەو ئێحتیمام بە جلوبەرگ بدەین بۆ ئەوەی لە بەردەمی دابوەستین. دوای ئەوە ئینسان بەڕاستی ئەبێ هەوڵ بداتکەوە هەر شتێک دەبێتە مای ئەوەی کە قەلەقی بۆ دروست کات، ئەبێ ئەو شتانە بە دوور بگرێت لە خۆی، ئەبێ ڕاحەی نەفسیەکی هەبێت کە کاتێک دەوەستێت. ئەو ڕاحە نەفسیە وات لێ دەکا ئازیزەکانم کەوا خۆشوعت بۆ پەیدا بێت. هەز بکەیتەوە تۆ لە کاتی نوێژەکان ئاگات لە ئاەتەکانە، ئاگات لە ذیکرەکانە، ئاگات لە دوعاکانە، ئاگات لە کردارەکانە کە تایبەتن بە نوێژەوە. هەیە ئازیزەکانم، تەماشا دەکەی بەڕاستی خەڵکانێک هەن ڕاستە ئەوەجێی دڵخۆشیە کە دێن بۆ مزگەوتیش نوێژەکە بکەن، بەڵام هەندێک جار جلوبەرگێک لەبەر دەکەن بەڕاستی نەگونجاوە بۆ ئەو لیقا عەزیمە. ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بین کە کاتێک ئینسان لە بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالە دەوەستێت، ئەبێ بە جوانترین شێواز بۆستێت و جلوبەرگەکەشی ڕێک و پێک بێ و شەرعی بێ. بەڵێ ئازیزەکانم، و هەروەها ئینسان ئەبێ ستری عەورەتی بکات،
و لە شوێنێک نوێژ بکات کەوا پاک بێت و پاکترین شوێن لە سەرزەویە مزگەوتەکانە ئینسان هەوڵ بدات کە نوێژەکانی لە مزگەوت بکات و ئافرەتانیش شوێنێک تایبەت بکەن لە ماڵەوە نوێژەکانی خۆیان لە شوێنێکی پاک و پوختە ئەنجام بدەن و هەوڵیش بدات ئەگەر زۆر مەشغوڵ نەبێ هەندێک جار و بگرە زیاتریش کە ئەو هەوڵە بدرێت چاوەڕوانکردنی نوێژ. بەڕاستی ئەوەش هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان کە کاتێک چاوەڕێی لیقایەکی گەورە و مەزن دەکات خوشوعی بۆ پەیابێ خۆی بۆ ئامادە بکات. بەڵێ ئازیزەکانم جا بۆیە هەر تەماشا دەکەی کە ئینسان ئەڕوا بۆ مزگەوتەکانیش ئیمان پێی کە کاتێک ئینسان دەڕوا بۆ نوێژەکان لە مزگەوت ئیمام پێی دەڵێ ڕاست ڕاوەستن. ئەو وشەیە زۆر جوانە کە ئینسان وەکو بنیانێکی مەرسوس ڕێک و پێک زیادی تیان نەبێت بەو شێوازە دەوەستیت. ئەمەش بەڕاستی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان خوشوعی بۆ پەیابێت، بۆ ئەوەی شەیطان نەچێتە نێوان ئەوانەی کەوا نوێژ دەکەن، چونکە شەیطان ئیشی ئەوەیە ئازیزەکانم ئەبێ ئاگادار بین کەوا نوێژەکانمان لێ تێک نەدات چونکە وەسوەسە دەکات. بەڵام ئینسان ئەگەر هاتوو ئەو هۆکارانەی بەجێهێنا ئەوە شەیطان دوور دەکەوێتەوە لەو سەفانە. خۆشەویستان، خاڵی دووەم، هۆکاری دووەم الطمأنینة في الصلاة. ئینسان کە کاتێک لە نوێژدایە ئەبێ هەز بە طمأنینە بکات، هەز بە سکون بکات، هەز بە ئەو ناخە بکات کەوا ئاسوودەیە، کەوا دوورە لە شڵژان و دوورە لە قەلەقەوە. بەڵێ ئەبێ ئەو دڵە ئاگادار بێ، ئەو دڵە ئیطمئنانی تیا بێت. اینجا ئەگەر تەماشا بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام لە نوێژەکە زۆر مطمئن دەبوو. كان النبي صلى الله عليه وسلم يطمئن حتى يرجع كل عظم إلى موضعه. يعني كاتك إنسان كان نوێژ دەکات ڕاست دەوەستێت، هەموو ئێسکەکان لە شوێن خۆیەتی، کە کاتێک ڕکوع دەبات ڕکوعەکەی تەواوە، کاتێک سجود دەبات سجودەکەی تەواوە، وەکو چۆن ئەمرمان پێکراوە بەو شێوازە ئەنجامی دەدەین. ئەمە ئینسان وا لێ دەکات بەڕاستی خوشوعی بۆ پەیابێ لە نوێژەکانی. بەڵام ئەگەر تەماشا بکەین ئینسانێک کە کاتێک دەوەستێ مەشغوڵ دەبێ بە سەعاتەکەی، بە شتی تر، هەندێک جار سێرەکەی ئەو مۆبایلە لێ دەدات، مۆبایلەکە دەگرێتە دەسەوە، تەماشا دەکات کێ پەیوەندی پێوە کردووە. ئازیزەکەم، تۆ لە پەیوەندیەکی لە هەموو پەیوەندیەکانی تر گرنگترە. بۆ ئەو پەیوەندی جوانە ئەبچڕیت کە لەگەڵ ئەڵڵاه سوبحانەهو وتەعالا تەماشای مۆبایلەکەت دەکەی، ئەوە خوشوع نایەلێت. لە کاتی ڕکوعەکەی تەواو نییە، لە کاتی سجودەکەی تەواو نییە. بەڵێ ئینسان بەڕاستی ئەوەیە کە بەڕێک و پێکی بوەستێت و طمئنینە لە نوێژەکەیدا هەبێت، چونکە تەماشا دەکەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمانی کردو بەو کەسەی کەوا نوێژەکەی تەواو نەبووە، وأمر بذلك المسيء صلاته وقال له لا تتم صلاة أحدكم حتى يفعل ذلك. يعني أما صلاتي إما تواو نابه هتا بوشي وازا لقيامة لركوعة لسجودة. بلى يعني واتا چۆن ئێمە ئەو نوێژە جوانە بکەین. بەڕاستی ئەبێ کاتێک ڕکوع دەبەی هەر وەکو چۆمڕی ئەگەر پەرداخێک ئاو لەسەر پشتی دانی ئەو پەرداخە ئاوە نەڕژێت، ئەبێ ڕکوعەکە بەو شێوازە بێت. لا أبو قتادة ورضا ورحمة خوای لێ بێ فەرمێ قال النبي صلى الله عليه وسلم أسوأ الناس سرقة الذي يسرق من صلاته. قال يا رسول الله كيف يسرق صلاته؟ قال لا يتم ركوعها ولا سجودها. رواه أحمد والحاكم
وهو في صحيح الجامع. أما عزيزة كانم أجر تماشا بكينم فرمودي بيغمر عليه الصلاة والسلام عليه خرابترين كس أو كسيه كوا كاتك دزي دكات أو دزيال لكاتي نيوجكانا دزيب كان وتيان يا رسول الله أو تشونا أو كست شون دزي لنيوج دكات فرموي لا يتم ركوعها ولا سجودها. إنسان أجر هاتو لكاتي ركوعكو كرنوشكو سجودك بطواوتي أنجامي ندي بلا أنجامي بدي بريكو بيكي أنجامي ندي أو براسي دزية خرابترين دزيشة جا عاجزة كانم با إيما أقامان لنيوجا كان من بيه بوچي دزي بكي لنيوجا كان من بزان دزي هرش رفتاركي زوزور ناشرينة إنسان با ئاگادار بێ لە نوێژەکانە تووشی ئەو دزیە نەبێت. خوای گەورە پەنامامدا. خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان ئەبێ ئاگاداری بێت کە ئەبوو عەبدوڵای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیگەڕێتەوە بۆمان دەفەرمێ قال النبي صلى الله عليه وسلم مثل الذي لا يتم ركوعه وينقر في سجوده مثل الجائع يأكل التمرة أو التمرتين لا يغنيان عنه شيئا. يعني أم حديثة براسي أقدار ما عندكاتوا كوا إنسان أبي ركوعكي طواو بيت سجودكي طواو بيت سجودكي وكو نبيت وكو قل رشكا وكشون بسريعي دنوك ددال الزوي با إنسان نكاتي نيوجكا بوشي وازن نبيت بيغمر عليه الصلاة والسلام أو نمونا من بو دينيتوا بو أوي إيما تيبقين بوي آسان بيت كوا ويني دكات أبي إيمش براسي آقادار بين أبي پلنكي لنيوجا كان من عزيزة كانم هموي چن خولك يكا نابي إنسان زور ركوع ببا هەڵسێتەوە زوو بڕات بۆ سجودەکەی هەروەکەوە تانێ دنوکێک بدا لە زەوی و هەڵسێتەوە نابێ بەو شێوازە. بەڕاستی ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەو کەسەی کەوا برسیەتی دەنکە خورمایەک یان دوو خورما بخوات بەڵام ئەمە برسیەتەکەی ناشکێنێت خۆ ئینسانیش نابێت بەو شێوازە بێ لە نوێژە نە ڕوکوعی تەواو بێ نە سجودشی تەواو بێ وەکو چی کە ئەفەرمێت والذي لا يطمئن في صلاتي لا يمكن أن يخشع أو كسي كواتم أنينال لن يوجكانيا نبينيت ناتواني خشوعي بو بيدا بيت لأن السرعة تذهب بالخشوع. براستي بلا كردن لن يوجا هو كارك بو أوي خشوع نمينيت ونقر الغراب يذهب بالثواب. هرچونيش وكو قل رشكا كدنوك بدال الزوي أو كسيش بوشي وازا السجود ببات أو لأجر پاداشتي نيوجكا دبات. جابويا براستي أبي إنسان آقادار بي للركوعية للسجودية و أوسر ككاتك أبابو سجود إنسان براستي هست بودكات كوا عبدي الله سبحانه وتعالى إن جال لو كاتش زور نزيك لله سبحانه وتعالى دعاء بكات بو أوي الله سبحانه وتعالى دعاكي قبولك. خالي سيم وهوكاري سيم كإنسان أجر هاتو أو هوكاري جيب جيكر أو دبيت معي خشوع خوش يستانم. تذكر الموت في الصلاة إنسان بتوانت لكاتي نوێژە بیر لە مردن بکاتەوە. بیرکردنەوە بە شێوازێکی گشتی لە مردن مستحەبە. بەڵێ ئەوە هەر بە پێی هەر چوار مەزهەبەکە ڕایان لەسەر ئەوەیە کەوا مستحەبە ئینسان بیر لە مردن بکاتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بیری لە مردن دەکردەوە و دەیفەرموو ئەکثروا من ذکری هذه من لذات الله أكبر. يعني براستي أبي إنسان زور بير بكاته ولا مردن
ئەو بیرکردنەوەیە بۆ ئەوەی کە تۆ خۆت ئامادە بکەی، بۆ ئەوەیە کەوا بزانی ئەم دنیاە کاتیە، بۆ ئەوەیە کەوا تۆ بزانی کە ئاخیرەتێک هەیە، دوا ڕۆژێک هەیە. بۆ ئەوە نییە ئازیزەکانم کەوا ئینسان بیر بکاتەوە لە مردن ئیتر واز لە دنیا بێنێ. نەخێر، کاتێک ئینسان بیر لە مردن دەکاتەوە ئەوە وای لێ دەکات کەوا ئیشی جوانە ئەنجام بدات، وای لێ دەکات کەوا هەوڵ بدات ئەم زەویە ئاوەدان بکاتەوە بە شریعەتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، بە تەطبیقکردنی شریعەت. وای لێ دەکات کەوا شەو ڕۆژی بۆ ئەڵڵا بێت سوبحانەهو وتەعالا، ژیان و مردنی بۆ ئەڵڵا بێت سوبحانەهو وتەعالا. بەڵێ مردن ئەو واتایی هەیە ئازیزەکانم، مانای ئەوە نییە کەوا من تر بیر لە مردن بکەمەوە واز لە دنیا بێنم. نەخێر، ئەبێت تۆ هانت بدات کەوا ئەو دنیای ئاودان کەیتەوە و خۆتیش ئامادە بکەیت بۆ ڕۆژی دوایی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت دەربارەی کەوا ئینسان لە کاتی نوێژە بیر لە مردن بکاتەوە: اذكر الموت في صلاتك فإن الرجل إذا ذكر الموت في صلاته لحري أن يحسن صلاته، وصلي صلاة رجل لا يظن أنه يصلي غيرها. لا سلسلة صحيحي الباني هاتوا. تماشای ئەم فەرموودەی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام. ئەڵێ دەفەرمێت بیر لە مردن بکەنەوە لە کاتی نوێژەکانتان. فإن الرجل إذا ذكر الموت في صلاته، هەر کاتێک کەوا ئینسان چ پیاو بێت چ ئافرەت بێ بیر لە مردن بکاتەوە لە نوێژەکانیە، ئەوە وای لێ دەکات کەوا نوێژەکەی بەڕێک و پێکی بکات، بە جوانترین شێوە نوێژەکەی ئەنجام بدات، و ئینسانیش وا نوێژ بکات کەوا کۆتا نوێژێتی، ئیتر دەرفەتی ئەوە نابێت کەوا نوێژێکی تر بکات. واتە هەر ئەو لیقایە لەگەڵ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئینسان ئەبێ بەو شێوازە نوێژ بکات، چونکە نازانین ئایا مەلەکل مەوت دێت ڕوحمان دەکێشێ دوای ئەو نوێژە یان لە کاتی نوێژەکە. جا بۆیە ئینسان هەر لە سەرەتاوە ئەو نیەتێ هەبێ بەو شێوازە نوێژ کات کە بەرامبەر ئەڵڵا وەستێ سوبحانەهو وتەعالا وا هەز بکات کەوا کۆتا نوێژێتی. اینجا ئینسانیش کەوا هەستی کرد ئەو نوێژە بە جوانترین شێواز ئەنجامی دەدات، ئاگای لە نوێژەکەی دەبێ. ئازیزەکانم، با ئێمە ئەم ڕوحیەتە بگەڕێنەوە بۆ نوێژەکانمان، با ئێمە دەستی پێ بکەین کەوا ئەگەر غافڵین لە نوێژەکانمان، هەر وەکو ئۆتانێکەوە چۆن بڵێ هەر بە پێوە و یان بەڕێکردنەوە ئێمە نوێژەکانمان دەکەین و ئاگامان لێی نییە، با بە خۆمانە بچینەوە. خۆشەویستەکانم، و هەروەها دەربارەی ئەم هۆکارە وەسیەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کاتێک پێفەرمێ: إذا قمت في صلاتك فصلي صلاة مودعين. ئەگەر هات و نوێژت کرد، نوێژت ئەنجامدا، ئەوە وا نوێژ بکە کەوا ئیتر خواحافیزی لە دۆستان بکەی، خواحافیزی لە دنیا بکەی، ئیتر جارێکی تر ئەو نوێژە نەتوانی بکەیتەوە. ئەوەش وەسیەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. واتە ئینسان وا گومان با ئیتر ئەوە کۆتا نوێژێتی. ئەگەر بزانێت کەوا دەمرێت، بەڕاستی ئینسان ئەو ئیشە جوانە ئەو نوێژە بەڕێکوپێکی دەکات. اینجا ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی خشوع لە نوێژدا. خاڵی چوارەم: تدبر الآيات المقروءة وبقية أذكار الصلاة والتفاعل معها. هۆکاری چوارەم ئەوەیە ئەبێ ئینسان کە کاتێک ئەو ئاەتانەی دەیخوێنێت لە نوێژە، هەر لە سوورەتی فاتیحاوە هەتا ئەو سوورەتانەی ترکەوە لە دوای فاتیحا دەیخوێنێتەوە، ئەبێ بەڕاستی بە تەدەبور ئەو ئاەتانە بخوێنێتەوە، و هەروەها ئەو ئەذکارانەی کەوا تایبەتن بە نوێژ و تەفاعولیش لەگەڵیا بکات. بەڵێ خۆشەویستانم، قورئان بۆچی دابەزیوە؟ قورئان بۆ ئەو دابەزیوە کەوا ئێمە تەدەبوری بکەین، بۆ ئەوەی تێبگەین لێ. الله سبحانه وتعالى دەفەرمێت: كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته
وليتذكر أولو الألباب. كتاب أنزلناه إليك، أم كتابا أم قرآنا نازل بوبو سر پیغمبر عليه الصلاة والسلام، مباركة بيروزة مزنة، بو هدفك چيا حكمتك چيا ليدبروا آياته. إنسان كاتي قرآن دخوني عزيزة كانم چل نيوجا بيو وخارجي نيوجش بيه أبي أم تدبري لقلها بيت، أبي وابي خوێنێتەوە کەوا تێبگالی و ئەو کەسەشی کەوا خوێنەواری نییە ئێستا سوپاس بۆ خوا مامۆستایان هەیە کەوا ئەو قورئانە جوانە ماناکانیان هەمووی کردووە بە کوردی، تەفسیر هەیە بە کوردی، تەفسیر هەیە بە زمانەکانی تر بە عەرەبی، بە هەموو زمانێک هەیە. ئینسان دەتوانێت لە ڕێگەی بیستنەوە، لە ڕێگەی بینینەوە، لە ڕێگەی خوێندنەوە تەدەبوری قورئان بکە. هیچ حوجەیەکمان نییە بەڕاستی، هیچ پاساوێکمان نییە کەوا ئینسان نەتوانێت تەدەبوری ئاەتەکانی قورئان بکات. بەڕاستی ئەوانش کەوا خاوەن عەقڵن، خاوەن ژیرن، ئەوانە بەڕاستی تی ئەگەن کەوا چییە ئەو ئاەتانە داوای چی لەو ئینسانە دەکات. ئازیزەکانم هەر چۆن خوێندنەوەی قورئان بەس بیخوێنتەوە ئەجر و پاداشەیە، تەدەبوریش ئەجر و پاداشەیە. ئیشکردن بە قورئان کە ئەسڵێکە بەڕاستی ئەبێ ئەو ئەسڵەمان لەبیر نەچێ و ئێمە ئیش بەو قورئانە بکەین کە کاتێک گوێبیستی ئاەتێک دەبین یان ئاەتێک دەخوێنینەوە بزانین داوای چیمان لێ دەکات بۆ ئەوەی جێبەجێ بکەین. ئەمەش بەڕاستی بە چی دەبێت تەدەبور؟ بە علم دەبێت، بە زانست دەبێت، بە فێربوون دەبێت. ئەو شتایی کە دەیخوێنێتەوە، ئەو ئاەتانی کەوا دەیخوێنێتەوە با بیری لێ بکاتەوە، با کاریگەری هەبێ لەسەری. وكو الله سبحانه وتعالى دفرمي والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا. يعني بس براستي إنسان نابي هروا تيبر بيت بسر آيات كان وهيج تأثيري لنا كات أبي هول بدات كوا تأثيري لي بكات إنجا بويا أمش أو أجيني كوا إنسان جرينجي بدات بتفسيري قرآني بيروز بلي عز كانم. ابن جرير رحمتي خوالي بيه دفرميت ئەڵێ من سەیرم بەو کەسە دێت کەوا قورئان بخوێنێ و ماناکەی تێنەگات. چۆن ئەم کەسە لەزەت وەردەگرێت لەم خوێندنە؟ بۆیە ئازیزەکانم ئەبێ ئێمە گرنگی بدەین بە تەفسیری قورئان، بە تێگەشتن لە قورئان، بە تێگەشتن لە ماناکانی قورئانی پیرۆز. تەفسیریش زۆرە ئازیزەکانم. ئێستا سوپاس بخوا لە پەرتوخانەکان چەنەها کتێبی مانای قورئانی پیرۆز کراوە بە کوردی، ئینسان دەتوانێت بگەڕێتەوە بۆی. هەر دەربارەی بیرکردنەوە لە قورئان، تێگەشتن لە قورئان، تەدەبوری قورئان، پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوێک هەڵدەستێ بۆ شەو نوێژ. قام ليلة بآية يرددها حتى أصبح وهي إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. يعني تماشاكي پیغمبر عليه الصلاة والسلام كوا قيام الليل كردوا، شو نويجي كردوا. سبحان الله. أم آياتي دخلن دوا هتا بربان هتا نويجي بياني إن تعذبهم فإنهم عبادك. أول رحمي بيغمر بو عليه الصلاة والسلام، بزي بيغمر بو عليه الصلاة والسلام، وما أرسلناك إلا رحمة للعالمين. الله سبحانه وتعالى ويستي لسر أو بيت كوا عبدكاني سزاب داد سزايد داد. وإن تغفر لهم يا الله أجر لعبدكانت خوش بي فإنك أنت العزيز الحكيم. دو صفتي قوري الله سبحانه وتعالى، العزيز الحكيم. عزيزة كان بزان بيغمر عليه الصلاة والسلام لكاتي شو نوجا لبروي تفاعلي كردو لقل أو آياتك كاريقريها بولا سري چنجار دوباري كردو توا. وهروها أوي كواتو يارمتي بداد كتدبري آياتكاني قرآن بكي أوي كوا حذيفة إيجريتو بمان رضا ورحمتي خواي لبيه دفرميه
صليت مع رسول الله صلى الله عليه وسلم ذات ليلة. الله أبيت شن خوش بيت كوا لتنشت بيغمر عليه الصلاة والسلام نيوجبكي. هنيئا لك يا حذيفة. ضلين لتنشت بيغمر عليه الصلاة والسلام نيوجم كرت. يقرأ مسترسلا، يعني الرواية مترسلا. إذا مر بآية فيها تسبيح سبح، وإذا مر بسؤال سأل، وإذا مر بتعوذ تعوذ. شوازي خوێندنی پێغمبەر صلى الله عليه وسلم بەو شێوازە بووە، لەسەر خۆ بووە، پەلەی نەکردو. عزیزەکانم، ئاەتێک باسی تەسبیحات دەکات، تەسبیحاتی الله سبحانه وتعالى، پێغمبەر عليه الصلاة والسلام تەسبیحاتی دەکرد. ئاەتێک باسی ئەوە دەکات کەوا ئینسان سوال بکات، دوعا و نزا بکات، پێغمبەر عليه الصلاة والسلام پرسیاری دەکرد، سوالی دەکرد. و هەروەها ئاەتێک باسی ئەوە بکات کەوا پەنا بگرن بە الله سبحانه وتعالى لە شتێک، پێغمبەر عليه الصلاة والسلام پەنای دەگرت. ئەم حەدیثە و ئەم فەرمودەیەش ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە. وفي رواية صليت مع رسول الله صلى الله عليه وسلم فكان إذا مر بآية رحمة سأل، وإذا مر بآية عذاب تعوذ، وإذا مر بآية فيها تنزيه لله سبح. أمش هل أواجيني كوا بيغمر عليه الصلاة والسلام تدبري آية كاني كردوا. أجر آية يقدر باري بزي الله سبحانه وتعالى أو بيغمر عليه الصلاة والسلام داوای دەکرد لە الله سبحانه وتعالى. ئەگەر ئاەتێک باسی عەذاب بکە، باسی سزا بکە، ئەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام پەنای دەگرت کەوا الله سبحانه وتعالى بیپارێزێت لە ئاگر و هەروە ئومەتەکەی بپارێزێت لە ئاگر. و ئەگەر هاتوو باسی ئاەتێکی کردووە، باسی ئاەتێک تێپەڕ دەبوو بەسەر ئاەتێکە، باسی تەسبیحات دەکا، تەسبیحاتی دەکرد پێغەمبەر عليه الصلاة والسلام. و هەروەها سەحابەکانیش بەو شێوازە بوونە. تەماشا بکە یەکێک لە سەحابەکان کەوا قەتادەی کوڕی نوعمانە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ شەو نوێژی کرد لا يقرأ إلا قل هو الله أحد. سبحان الله، بس با قل هو الله أحد شەو نوێژەکەی تەواو دەکرد. چونکە دەیانزانی ئازیزەکانم سوورەتی ئیخلاس یعنی چی، قل هو الله أحد یعنی چی، ئەو چەند ئاەتە مانای چییە. باسی تەوحید دەکات، باسی ئەوە دەکات کەوا ئینسان هەمووی محتاجی الله سبحانه وتعالى. الله صەمەدە، الله بێگەردە کەوا لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بۆیە ئەو سوورەتەی دەخوێندەوە هەتا شەو نوێژەکەی تەواو دەکرد. ئەمە هەمووی وا دەکات کەوا ئینسان تەدەبوڕی ئەو ئاەتانە بکە. ئەم تەدەبوڕەش وا ئەکا لە ئینسان کەوا خوشوعی بۆ پیا بێت. بەڵێ ئازیزەکانم، یەکێک لە تابعەکان با بچینە خزمەتی کە سەعیدی کوڕی جوبەیرە ڕەحمەتی خوای لێ بێ، دەیگێڕنەوە کەوا ئیمامەتی دەکرد لە مانگی ڕەمەزانە. وهو يردد هذه الآية فسوف يعلمون إذ الأغلال في أعناقهم والسلاسل يسحبون في الحميم ثم في النار يسجرون. خۆ پەنابدا کێ دوانێت بەرامبەر ئەم ئاەتە بوەستێت ئازیزەکانم. فسوف يعلمون إذ الأغلال في أعناقهم والسلاسل يسحبون في الحميم ثم في النار يسجرون. يعني بێنە پێش چاوی خۆت ئەو کەسە بەو شێوازە بێ لە ناو ئاگر. خوا پەنامان بدات. ئینسان چۆن مچورکە نایەتە گیانی، چۆن خوشوع نایگرێت کە کاتێک ئەو ئاەتانە دەخوێنێتەوە. بەڵێ خۆشەویستانم، و هەروەها دەیگێڕنەوە هەر لە سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێ بێ قام ليلة يصلي فقرأ واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت. إنسان بابير لو ڕۆژە بکاتەوە کە ئەگەڕێتەوە بۆ لای الله سبحانه وتعالى. ها بزانە ئەم سەردەمەی ئێمە چەندێک مردن زۆر بووە. ها فەیسبووکەکان نابینی
کە تا دوێنێ لەگەڵ برادێکت بووی لەگەڵ خزمێکت بووی لەگەڵ نزیکێکت بووی بەیانی هەڵدەچیت کەوا خەتێک ڕەش هێنراوە بەسەر وێنەکەی ئینسان ئەگەڕێتەوە بۆ لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ها چەند بە ئاسانی ئازیزەکانم دەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون بیرمان لەو شەیە کردووەتەوە لەو دیێڕە کردووەتەوە ئینا لله ئێمەی خوای گەورەی ئێمەی دروست کردووە وئینا ئیلەیه ڕاجعون کە کاتێکیش ئەمرین بۆ لای چی ئەگەڕێینەوە بۆ لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا جا ئەو کەسانی کەوا دوورن لە مەنهەجی خوا ئەو کەسانی کەوا بە شەو و ڕۆژ تاوان دەکەن بە نهێنی و بە ئاشکرا لە خەوی غەفڵەت هەڵسن بەخوای ئەگەر بمرن دەگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا چیتان کردووە لەو دنیاە چۆن دەوەستن بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا جا بۆیە لەو ڕۆژە با ئێمە بترسین خۆمانی بۆ ئامادە بکەین واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت بەخوا ئەوەی کەوا ئەنجاممان داوە لە دنیا هەمووی دێتە پێشمان لە سەحایف نووسراوە و لە لاپەڕەکان نووسراوە چیت کردووە و چیت نەکردووە بە نهێنی و بە ئاشکرا جا ئینسان با هەوڵ بدات کەوا کاری چاکە بکات و خۆی بە دوور بگرێ لە کاری خراپە بەڵێ ئازیزەکانم سەحابە و تابعینیش بەو شێوازە بوونە لەگەڵ ئاەتەکان دەبا ئێمەش دەرسیان لێوەرگرین بیان کەینە پێشەنگی خۆمان هەر لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم هەروەها سەحابەکان هەروەها تابعین و پێشینی صالحی ئەم ئومەتە جا بۆیە ئەم شتانەوا دەکات کە ئینسان بەڕاستی تەدەبوری قورئان بکات و تەدەبوری قورئانیش وا دەکات کەوا ئینسان خوشوع بیگرێت و هەروەها ئینسان هەوڵ بدات کەوا ئاەتی زۆر لەبەر بێ حەفزی قورئان بکات اینجا ئەو ویردانەی کەوا هەیە لە نوێژە و دوای نوێژ ئەو وردانەش بیری لێ بکاتەوە لەبەری بکات بیخوێنێت بەڵێ ئازیزەکانم ئەمانە هەمووی بەڕاستی وا دەکات لە ئینسان هۆکارێکن بۆ ئەوەی کە ئینسان خوشوع بێ اینجا خوشوعی وەکو باسمان کرد ئەوە ڕۆحی نوێژە ئەم تەدەبوڕە ئەم بیرکردنەوە ئەم خوێندنەوەی ئاەتەکان چەند جار و هەروەها بیرکردنەوە لە ذیکرەکان لە دوعاکان بەڕاستی گەورەترین هۆکارن بۆ ئەوەی کە ئینسان خوشوعی هەبێت و خوشوعەکەشی زیاد بکە وەکو ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێت ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا ئینسان کە کاتێک ئەو قورئانە کاریگەری دەبێ لەسەری بەڕاستی وای لێ دەکات کە فرمێسک بێتە خوارەوە ئازیزەکانم ئەو قورئانە تەئسیری لێ بکات تێبگا لە قورئانەکە اینجا ئەمە ئەبێتە هۆکارێکەوە خوشوع زیاد کات خۆشەویستان تەماشا بکەین چیرۆکێکی زۆر کاریگەر هەیە کە دانەری کتێبەکە خوای گەورە بیپارێزێت باسی دەکات بۆمان ئەو چیرۆکەش ئەوەیە دەربارەی خوشوع و تەدەبوڕ کە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەیان کراوە کە چۆن ئینسان ئەبێ واجبە بیر بکاتەوە لە ئاەتەکان عەتای گێڕێتەوە بۆمان دەفەرمێ قال دخلت أنا وعبيد بن عمير على عائشة رضي الله عنها فقال ابن عمير حدثينا بأعجب شيء رأيتيه من رسول الله صلى الله عليه وسلم فبكت ئەم دوو سەحابیە چنە لای عائشە دایکی ئیمانداران ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ابن عمەیر ئەڵێ بە دایکە عائشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ شتێکمان بۆ باسکە کەوا جێی سەرسوڕمان بووە بینیوتە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ دەستی کرد بە گریان وقالت قام ليلة من الليالي فقال يا عائشة ذريني أتعبد لربي الله أكبر
شوێ لە شێوەکان هەڵەسێ بۆ نوێژ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە عایشاڵێ وازم لێ بێنە بە عیبادەتی ئەڵڵا بکەم سوبحانە وتەعالە، یعنی واتە مەشغوڵم مەکە. ئەم شتە ئاسایی ئازیزەکانم، ئینسان حەز دەکات لە کاتێکە بەتەنیا بێت، دوعا بکات، نزا بکات، مناجات بکات لەگەڵ ئەڵڵا سوبحانە وتەعالە، نابێ مەشغوڵ بکرێت. ئەو تەفاهومە، ئەو هاوکاریە لە نێوان هاوسەرەکان با هەبێ، زۆر ئاساییە. بزانە وەڵامی عایشە چی دەبێت بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێک ئەو داواکاری لێ دەکات. قالت قلت والله إني لا أحب قربك وأحب ما يسرك يا رسول الله، والله حەزەکەم لێت نزیک بم و حەزیش دەکەم ئەو شتێکەوە دڵی تۆ ئاسوودە دەکات من ئەوە بکەم. زۆر خۆشەویستە لە لام کە کاتێک تۆ دڵت خۆش بێت. فقام فتطهر ثم قام يصلي فلم يزل يبكي حتى بل حجره. بزان حاڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن بووە کە کاتێک دەستنوێژی شوشت و نوێژ دەستی کرد بە عیبادەتی خوا، لیقای لەگەڵ ئەڵڵایە سوبحانەه وتەعالە. ئازیزەکانم، جارێ جلەکەی تەڕ دەبێت، حیجر واتە طرفێک لایەک لە جلەکەی، ثم بكى فلم يزل يبكي حتى بل الأرض. ئەو فرمێسکە جوانەی پێغەمبەر صلى الله عليه وسلم دێتە خوارەوە هەتا زەویەکەش تەڕ دەکات. اینجا وجاء طبعا للرواياتك هاتووە کەوا چییە؟ بل لحيته، هەتا ڕیشیشی مبارەکی تەڕ دەبێت. وجاء بلال لەو کاتە دێت مۆڵەت لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەردەگرێت کەوا چییە؟ بانگ بدات. فلما رآه يبكي قال يا رسول الله، کە کاتێک بلال پێغەمبەر دەبینێ صلى الله عليه وسلم فرمێسک هاتوتە خوارەوە و دەگرێت، پێی دەڵێ یا رسول الله تبكي، ئایا تۆ دەست بە گریان کردووە یا رسول الله؟ وقد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر. ئازیزەکانم، ئینسان چەندێک عیبادەتی خوای پەروەردگار بکە هێشتا کەمە. بلال ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام تۆ دەگریت و خوای پەروەردگار لە گوناحەکانت هەمووی خۆش بووە، پێش و پاش هەمووی خۆش بووە. بزان وەڵامی پێغەمبەری نازدارمان صلى الله عليه وسلم. ئازیزەکانم، با ئێمەش لە خۆمان باایی نەبین کەوا کاتێک نوێژێک دەکەین، تاعاتێک دەکەین، ئیتر وەکو ئەوتانێ هەموو دنیای ئێمەیە و خەڵکەکەی تریش بە چاوێکی کەم تەماشایان بکەین. نا، ئینسان دائیمەن چەندێک نزیک بێتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالە ئەوە نەخۆی بە متەواضعی ببینێ. بزانن وەڵامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چییە؟ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. ئینسان کە کاتێک خوای پەروەردگار نیعمەتێکی لەگەڵا دەکات، ئەو نیعمەتە نیعمەتێکی گەورەیە کە ئەڵڵا سوبحانە وتەعالە لە پێغەمبەر خۆش بوو عەلەیهی سەڵات وەسەلام، لەگەڵ ئەوەشە ئینسان ئەبێ شکری ئەڵڵا سوبحانە وتەعالە بکات. بەڵێ ئازیزەکانم، شکر مەقامێکی زۆر گەورەیە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، نەبمە ئەو بەندەی کە سوپاسی ئەڵڵا دەکات لەسەر ئەو هەموو نیعمەتانە، بە تایبەتی ئەو نیعمەتێکەوە لە گوناحەکانی پێش و پاش و خۆش بووە. اینجا فەرمێ لقد نزلت علي الليلة آيات، يعني آية ويل لمن قرأها ولم يتفكر ما فيها. ويل نەکبەتی بۆ ئەو کەسەی کەوا ئەو ئاەتانە بخوێنێتەوە بیری لێ نەکاتەوە، تەدەبوری ئەو ئاەتانە نەکات. چی ئاەتەکان ئازیزەکانم؟ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب.
ئەو ئاەتانەی عزیزەکانم ئینسان بیری لێ بکاتەوە بەڕاستی ئەو کەسانی کەوا ژیرن عاقڵن بیر لەو ئاەتانە دەکەنەوە ئینسان کاتێک بیر لەو ئاەتە گەورانە دەکاتەوە بیر لەو بوونەوەرە دەکاتەوە لەو کەونە دەکاتەوە بچووکی خۆی بۆ دەردەکەوێت بەرامبەر عەزەمەتی الله سبحانه وتعالى بەڵێ ئازیزەکانم ابن حبان ڕحمەتی خوای لێ بێ ئەو حەدیثەمان بۆ ئەگێڕێتەوە لە سلسلەی صحیحەش هاتووە ئیسنادەکەی جەیدە يعني بزان ئازیزەکانم ئەو نوێژە واکا لە ئینسان ئەو تەدەبوڕە واکا لە ئینسان کەوا تووشی گریانی بکات تووشی ئەوە بێت کەوا فرمێسک بێتە خوارەوە ئەمەش بەڕاستی کینایەتە ینی بۆ ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەماشا دەکەی جلی تەر بووە ڕیشی مبارەکی تەر بووە زەوێکە تەر بووە ئەمە کینایەتە بۆ ئەوەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چییە زۆر خوشوعی هەبووە و زۆر فرمێسکی ڕشتووە لە پێناو الله سبحانه وتعالى و زۆر لە اللهش دەترسێ سبحانه وتعالى بەڵێ ئازیزەکانم و هەروەها ئەگەر بگەڕێنەوە بۆ سوورەتی فاتحە و ئینسان چۆنە لەگەڵ سوورەتی فاتحە ئازیزەکانم تەماشا بکەین ئینسان کە طبعا نوێژ بە بێ سوورەتی فاتحە نابێت ئەو نوێژە قبول نییە جا بۆیە ئینسان بیر لە ئاەتەکانی سوورەتی فاتحە بکاتەوە بیر لە ئاەتەکان بکاتەوە و هەروەها کاتێک سوورەتی فاتحەش دەخوێنێتەوە دەڵێ ئامین بزان ئەجر پاداشەکەی چییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت ئیذا أمن الإمام فأمنوا فإنه من وافق تأمينه تأمين الملائكة غفر له ما تقدم من ذنبه يعني بكاريكي زور كم أجريكي زور زور قولة دس دكوي أويش أويك واكاتك إمام دليد آمين إيوش بلين آمين لدوايا أجر هاتو تأميني يكيكتان لقل تأميني ملائكة يكي قرد أو غفر له ما تقدم من ذنبه الله أكبر وهروها كاتك إمام دلي سمع الله لمن حمده أو كسيك والا دواي إمام ونيوجدكات دلي ربنا ولك الحمد أمش براستي أجر باداشكي قوري تدايا هروكو ديرنوا قري الرافع ديرته دلي كنا يوما نصلي وراء النبي صلى الله عليه وسلم لدواي لبشتي بيغمر عليه الصلاة والسلام نيوجمان ذكر فلما رفع رأسه من الركعة قال سمع الله لمن حمده قال رجل وراءه ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه فلما انصرف قال من المتكلم آنفا قال أنا قال رأيت بضعة وثلاثين يعني بضعا وثلاثين ملكا يبتدرونها أيهم يكتبها أول الله أكبر بزان بوشيك عزيز كانم كأو بياول لبشتي بيغمر عليه الصلاة والسلام نيوجي كردوان لكاتيك بيغمر عليه الصلاة والسلام فرموتي سمع الله لمن حمده أوش فرموتي ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه بزانا أو شانا چەند نازدارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کێ بوو ئەو وشانەی وت ئەویش فەرمووی من بووم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی سی مەلایکە یان زیاتر بضعا وثلاثين مەلەکەن يعني سی بەسەرەوە لە مەلایکە لە فریشتەکان هەوڵ و کۆششیان ئەوە بووە پێشبڕکیان ئەوە بووە کەوا کامنیان ئەوە بنووسێتەوە بەڵێ ئازیزەکانم ئینسان بەڕاستی هەوڵ بداتکەوە ئیشی چاکە بکات هەوڵ بداتکەوە تدەبور لە ئاەتەکان بکات تدەبور لە دوعاکان و نزاکان و وردەکانی نوێژ بکە لە پاش لە ناو نوێژ لە کاتی نوێژە بۆ ئەوەی ببێتە مای ئەوەی کە خوشوعی هەبێت لە نوێژەکان داواکارم لە خوای پەروەردگار ئەو هۆکارانی کەوا باسمان کرد خوای پەروەردگار پێمان ببەخشێت بۆ ئەوەی ببێتە مایەی خوشوع لە نوێژدا داواکارم لە خوای پەروەردگار ئەو نوێژە بکەین کەوا
الله سبحانه وتعالى پی خۆشە و بەو شێوازەش نوێژ بکەین کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی وەکو من نوێژ بکەن هەر چۆن منتان بینیوە نوێژەکەم ئاوا نوێژ بکەن داواکارم لە خوای پەروەردگار خشوعمان پێ ببەخشێت لە نوێژەکانمان وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.